هەرچی بە زماندانەیە هەرگیز نایەتە دنیاوە. ئەو کەسەی خۆرێکی ئەڵماس شێوە لە ناخی خۆیدا بەردەوام بە ئازاری ئەشقەوە پەروەردە دەکا، گوێ ناداتە هیچ ئەستێرەیەکی بزمارین کە بەنووکە تیژەکەیەوە لە دوورە دەستەکانی دنیاڕا بەلەس هەڵدەخوشێ و دادەخوشێ. سێ پەنجەی دەستی ڕاستەم بە فەرمانی خۆر لەم زمانە کاکی بە کاکیەدا غار دەدەن و بڕیاری چاوم لەم ئاسمانەی ناخمەوە ڕادەکشێ. خەیاڵیشم وها شێتانە دەفڕێ کە باڵی دەڵێی دابەستەی فریشتەکانی ئاسمانن. من پەردەداری غەیب نیم، خۆم غەیبم. هەر کەسێکیش پێی وایە من بەم ئاستەی زەوی رازی بووم یان بەو ئاسمانەی بان سرم، هێشتا لەوە نەگەیوە کە سەرانسەری گەردوون بە چڵە پووشێک ناکڕم. دنیا بە هەموو خۆر و کەشکەڵانەکانیەوە لە من ڕادەڕۆن، ئەوە من نیم کە دەڕۆم. چێها ئەستێرە تا ئێستا دێرێک شعری دڵداری هۆنیوەتەوە، خۆریش مەگین هیچ لە ئەڤین و لە مۆسیقا تێدەگا. دنیا بە هەموو خۆر و کەشکەڵانەکانیەوە لە من ڕادەڕۆن، ئەوە من نیم کە دەڕۆم. چێها ئەستێرە تا ئێستا دێرێک شعری دڵداری هۆنیوەتەوە، عەشقی مۆسیقا مەگین ئەو خۆرەی لە خۆبایی نەکردووە؟ چێها ئاسک تا ئێستا سەری هەڵێناوە بۆ ئەوەی مانگ ببینێت؟ ئەدی مانگ و ئاسک و دارستان بەو پێچەڵ پێچیەوە ئەگەر من نەبمونێڵێم مەگین هەرهەن؟ کەشکەڵانیش مەگین چییە بێ لە چاوتروکانێکی ناکاوی من لە نێوان مژەکانمدا؟ ئەی ئەگەر من نەبم، تۆ کە گراوی منی، مەگین دەنیشیە سەردیدەی عاشقانی دیکەی دوایی؟ هەزاران ئاوێنەی کەسی شێتم هەڵداوە بە دەوری عیشوەی بێبڕانەوەی تۆدا. عیشوە ئای لەو شە بەرزە، وەک بڵێ ئەوە تۆ بە زماندا هێنا هەوڵێ و دوایی لە ژن قیامەت هەستا. هەر پاژەوەش بوو کە هیچ نەینۆکی ترم ڕوخسەت نەدا سەری ئەو نینۆکە تازە براوە ناسکەی تۆ بنوێنێ. عاشق ئەگەر دڵپیز نەبێ حەتمەن شێتە دەناسەری لە جوانی دەرناچی. من کەشکەڵانی ئەرد و ئاسمانم تەقاندووە، کلیلم لە گشت خۆر و هەسارە و ئەستێرەیەکدا سوڕاندووە. هیچ نەشمەزانی بە دوای چی و چێدا دەگەڕێم، کتوپڕ زانیم هەر لە هەوڵێەوە بە دوای ئێرەدا وێڵ بووم بۆ ئەوەی راپۆرتێک بنووسم لەو بانە ڕۆژەی تێیدا مرۆڤ پۆلەمەلێکی گیان لەبەر لە وشەکاندا ئافرێنێ، باڵەکانیشیان دەڕاستێنێ لە دژی ئەو سپێدە چیژەی کە خۆرمارەی خوێنی پیادە بشێنێ. ئەرکی من ئەوە بووە کە هەر لە سەرەتاوە لە تاریکی دنیا تێبگەم و ڕوونی بکەمەوە. ئەو ڕووناکێش لە ڕووناکایی خۆی کەمتر نەبووە. بڕوانە عاشقان لە قوڵایی تاریکیدا جەستەی یەکدی بە درەوشاوە دەبین و بە چنگە کڕکێ هەوڵ دەدەن نێڵەن دەواازەکانی بەهشتی یەکتردا بخرێن. وا بووە من هەستم کردووە کە ئاسمانەکانم هێناوەتە سەرزەوی، هەر هەناسەیەکیشم بەس بووە بۆ ئەوەی دارستانەکان لە حاڵی سەمادا هەڵفڕێنم. جوانترین نسکەکانی کتێبی پیرۆزم بە خەتی خۆم نەک هەر نووسیوەتەوە، بگرە بە نووسراوم لە سینەدا تۆمار کردو. هەرچیەکی بە زمانی مندانەیە هەرگیز نایەتە ئەم دنیایەوە. خوداکان پێویستیان بووە بە ئەلفبێی گیانی ئەم منەی پەرێشان، هاش و هوشیان سەر لەبەر هاواری دووریەکەی ئەمن بوو. زمانی من نەبووایە ئەم دنیایەش نەدەبوو، هەر ئەوەندە و ڕووناکایی ببە و ڕووناکایی بوو. لە منەوە گەیشتە ئاسمانی دنیا، ئەو وشانە سەر لەبەر وشەی شاعر بوون، لە خەونەکانی منیان دزیون. ئەو چەند وشەیە چەند وشەی شاعرێک بوو. مرۆڤ معرازی بە بەژن و باڵای خۆی هەڵداوە، سەرباشقەکە وەستانی مرۆڤە بە هەموو باڵای خۆیەوە لەسەر پێ. سەرباشقەکە بەژن و باڵای مرۆڤە، ئەوەی بۆ ئاسمان نەگەڕێت مرۆڤ نییە و خۆیشی ناناسێت. وهای ئاسمان لە ڕاستی دڵەوە خواستووە کە جارجار خۆی لە ئاسمانی دنیا جێهێشتووە. عاشقان لە قوڵایی تاریکیدا جەستەی یەکدی لە خۆیاندا بە درەوشاوە دەبینن، تەنانەت ئەگەر خاچیش خەڵکێکی پەرێشان هەڵیاندا بێ. معراز لە خواستی خۆیەکی ئەو بەژنەی مرۆڤ هەڵکشاوە. ئێستا تۆ بڕوانە عاشقان کە لە قوڵایی تاریکیدا جەستەی یەکدی بە درەوشاوە دەبینن. معراج لە خواستی بەژنی مرۆڤ هەڵکشاوە.